خاڵە گەچی کەناڵەکەتان شۆ پرسیلی کاکەم بۆ پلاستیک زۆر میمە پلاستیکەکان ئێستاگە دیقەت بێنێ لە هەموو ئەو شوێنانەی کە خەڵک ڕۆژانی هەینی و لە پشوەکاندا سەیرانی تێدا دەکا سیر بکەین لە پاژماوەی ئەواندا ئەو شوێنە بە چ جۆرێک جێ دەهێڵدرێ بۆیە ئێمە جارێکی دیکە داواکارین لە هاوڵاتیانی شارەکەمان کاتێک گەشت و سەیران دەکەن تکایە ئەو شوێنەی لێی واتە ڕەزامەند بوونی تووە دڵخۆشی تووە لەو جێگایەی کە دەچی گەشتی تێدا دەکەی اختیاری تووە ئەتو شوێنێک اختیار دەکەی کە گەشت و سەیرانی تێدا ئەنجام دەدەی واتە بەلاتەوە شوێنێکی خۆشە تکایە لە دوای خۆشت ئەو خۆشیە تێگمەدە و پاژماوەکانی خۆت کۆ بکەوە و بەشێک بە لەوەی کە ژینگە بپارێزە و بەشێک بە لەوەی پاکوخاوێنی سەیرانگاکان بپارێزە. ئێمە جارێکی دیکە وەکو پارێزگای هەولێر و تەواوی فەرمانگەکان و دایرەکانی پەیوەنددار بۆ بابەتە بەڵێن بە خەڵکی شارەکەمان دەدەین کە ئەوەی لە توانادا بێتن حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەکانمان لە خزمەتی هاوڵاتیاندا دەبێتن بەڵام بەبێ هاوکاری هاوڵاتیانیش بە دڵنیاییەوە ناتوانین بە باشترین شێوە ئەو خزمەتە پێشکەش بکەین. ئەمڕۆژ ئەو هەڵمەتە هۆشیاریەکە وەکو باسم کرد بەشێکی زۆر لە فەرمانگەکان و تەواوی لایەنە پەیوەنددارەکان تێدا بەشدارن لێرەشەوە سپاس لە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کە ئەوانیش بەشێکن لە هەڵمەتەکە ئێمە نامانەوێتن وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پەنا لە بۆ بابەتی سزایی یان پێبژاردن ببین بەڵام ئەگەر بەو جۆرە گەشتیاران بەردەوام بن بەو جۆرە سەیرانگەکان نەپارێزرێتن ناچار دەبین بە جۆری دیکە ئیزراعات لەگەڵ ئەو خەڵکە بکرێتن بۆیە هیوادارین هۆشیاری ئەوان بەشێکی گرنگ بی لە پارێزگاریکردن لە شوێنی سەیرانگاکان و لە تەواوی ئەو جێگەیانەی کە ژیانی تێدا دەکرێتن.